بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەک کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە داواکارین لە بەڕێستان لە هەر سێ بەڕێزەکە کە بتوانێت کاراسانی بک بۆ کردنەوەی بانقێک تایبەت بە خانەنشینی و کەسوکاری شەهیدان بۆەوەی ئەو فشارە زۆرەی لەسەر ئەم بانقە هەیە کەم بێتەوە و کاراسانیش بێ بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیاباران. ئێمە هیچ گلەیەکمان لە بانقی هەڵەبجە نییە بەڕاستی کارێکی زۆر باشیان ڕاپەڕاندووە و دەستخۆشی لەسەر جەمستافی بانق دەکەین کە توانیویانە خزمەتێکی باش بە ئەو کارمەندانە یا ئەو کەسانە کە موچیان لە بانق هەیە هاوکار بن هاوکاریان بکەن و زۆر جار لە کاتی نەبوونی دەوامە ئەوان توانیویانە کاراسانی بۆ ئێمە بکەن. بەڵام لەبەر زۆری هاوڵاتیان و لەبەر نەبوونی شوێنی گونجاو بۆ وەرگرتنی موچەی هاوڵاتیەکان داواکارین لەو لایەنە پەیوەندداران کە ئاماژەمان پێکردن بتوانن هاوکار بن بەکردنەوەی بانقێک کە هەرچەندە ئەمشەو جەنابی پارێزگار پەیوەندی پێوە کردین بە وتی بڕیار دراوە کە ئەو بانقە بکرێتەوە بەڵام بەڕاستی خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە و ئەو ڤایرۆسەی کە ڕووی لەم منتەقەیە کردووە دەبێتە هۆکاری خوانەکە بڵاوبوونەوە ئەو نەخۆشیە ئەگەر نەتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکرێ بۆیە دووبارە داوایان لێ یەکەین پەلە بکەن لەکردنەوەی ئەو بانقە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە لە خانەنشینی موچە وەرەگرن. ڕاستی بەلای ئێمەوە جێگەی سەرسوورمان بوو ئەمڕۆ کە چۆڵ بوو جاران کە هاتی بۆ وەرگرتنی موچە خەڵکێک لە خوڕماڵ لە بیارە لە تەوێڵەوە ئاهات لە بەیانیە تا سەعات 3 بەری ناکەوت تا سەعات 2 بەری ناکەوت بۆیە ئەم فشارە زۆرە و توانم بڵێم خەڵکێکی وا هەیە بەیانی کە دوای نوێشکردن دێت سەراگرێ بۆ وەرگرتنی موچەکانی بەڕاستی کەسوکاری شەهیدان زۆر لەوە شیاوترن کە تەقدیر بگیرن نەک بەو شێوەیە موچەکانیان پێ بدرێت بۆیە شوێنی گونجاو هەیە و گەر حکوومەت هێرێم بتوانێت بە شتێکی تر لەسەر ئەم بانقە دروستکە لە دەرەوە بۆ ئاسانکاری هەم بۆ بانق و هەم بۆ قوربانیەکان.